دیارە من میوان و بابەتێکی دیکەشمە بێت کە ئەمڕۆ گفتوگوی لەگەڵدا دەکەم ئاڕاستی پرۆسە سیاسەکانی عێراق بەکوێ دەکات گفتوگوی دەکەم لەگەڵ دکتۆر محمود عوسمان کە بەڕێزیان چاودێری سیاسین ڕاستەوخۆ لە هەولێرە و میوانی منن دکتۆر سپاس بۆ ئامادەبوونت داوای لێبوردنەکەم کە چەند خولەکێک درەنگ هاتمەلات گەلی عێراق لە ئێستا چاوەڕێ ئەوەیە کە مانگی هەڵبێت و لەگەڵ دەرکەوتنی محەممەد شیاع سوودانی وەکو هەڵهاتنی مانگێک گەر زۆر باس لەوە کرا شوپێنرا لێکچوونێک کرا بۆی کە مانگی عێراق هەڵدێتەوە دووبارە پرۆسی سیاسی عێراق ئاراستە گونجاوەکەی خۆی وەردەگرێتەوە لە نێو کوردیشدا پندێک هەیە کە مانگ سەر لە ئێوارە دیارە لەگەڵ دەرکەوتنی محەممەد شیاع سوودانی ڕاستەوخۆ خۆپیشاندانی بەدواداهات ئەم مانگە ئاراستەکەی بەکوێ دەڕوات ئایا ئەم مانگە ماوەیەکی زۆر دەمێنێتەوە لە ئاسمانی عێراقدا پێشێکی سڵاو لە ئێوە و لە هەموو بینەران بەڕاستی پاش 9 مانگ زیاتر تەقریبی نزیکی 10 مانگ ئەوە مێژێکیان هەڵبژاردووە جەماعەتی ئێتار محەممەد شیاع سوودانی بۆ سەرک وەزیری بێگومان خۆی کە شەخص من هیچی خراپم لەسەر نەبیستووە و لەو وزارەتانەی کە ئیشی کردووە ئیشی باشی کردووە یان ئینسانێکی خراپ نەبووە لە زمانی عیبادی لە زۆر وزارەتا بوو بەڵام مشکلەی ئەوەیە کە ئاڵێن ئەمە لەسەر مالیکی حسابە ڕاستە کۆن جەماعەتی مالیکی بووە بەڵام لەم انتخاباتی دوا هەڵبژاردن کوتلەیەکی ناوی فوراتینە 3 کورسی هەبووە یعنی بە هەر حاڵ ئەگەر لەژێر تاسیری مالیکی بێ و جەماعەتی مالیکی تەوجیهی بکەن سەر ناکەوێت چونکە جەماعەتی سەدر لە 100 زدی ئەبن بە هەموو شێوەیەک دوێنێ شەو مزاهرەیان کردووە ئیمڕۆ عەسر بەتەمان مزاهرەی تر بکەن زدی و لە عینی وەختیشا دەبێتە کێشە بۆی لە سەرەتاوە هێزێک گەورە دژی بێ ئەوانە نازانم ناو چوارچەوەی هەمانگی هەموو لەگەڵین یان نا ئەو وەزعە هەیە و دیسان بۆ دروستکردنی وزارە کێشەی کوردیشەیە هێشتا سەر کۆماروانە دەبێت ڕێکەون لەسەر یا شێوەیەک هەلێکی بۆ بدۆزنەوە بۆی بتوان کۆبوونەی پەرلەمان بکەن لەو بارەوە نازانم چۆنە بێ بەڵام بە هەر حاڵ با بزانین تا چه حدێ چۆنە بێ وایە ئەتوانێ پاژەوە کێشەیەکی تریشەیە ئەمە کراوە بە سەرۆکوەزیر 3 کورسی هەیە لە پەرلەمان لەژێر تاسیری کوتلەکانایە هەر کوتلەی شتێکی لێداواکە ئەمە دووبارە بۆ زمانی عادل عەبدولمەهدی دووبارە بۆ زمانی کازمی دووبارە بێتەوە ئێستا لە دەستورە دەڵێ کوتلەی گەورە سەرۆکوەزیر دانێ یعنی ئەوەی سەرۆکوەزیرە دەبێت پەرلەمانتاری زۆری هەبێ لە پەرلەمان تەییدی بکەن پشتی بگرن بەڵام یەکی هەیە یان نیەتی یا 3 هەیە 4 هەیە کوتلەکان داێناوە کوتلەکان هەریەکە داوای شتێکی لێکە ئاسان نییە ئەویش هەمویان ڕازی بکە ئەوەش کێشەیەکە لە بەردەمی سوودانی باشە ینی پێشببینی دەکەن کە سەرکەوتوو بێت بۆ وەرگرتنی پۆستەکە نازانم پێش نازانم ئەگەر لەژێر تاسیری مالیکی بێ سەرکەوتوو نابێ چونکە سەد و ئەوان دژێن لە 100 و هەموو شتێکەکان دژی بۆی سەرکەوتوو نەبێ و لە عین وەخچال ناو خودی تاریش مالیکی مەسەن هەیە تەیدێکای تەیدی ناکە ئەو شتانە هەیە لەو بارەیەوە بەتابەتی لەم دوایەشە ئەو شتانەی کە دەرکەوت لە قسەکانی مالیکی بڵاو بۆ مەنەهێنی کردوەتی بوو بە ئاشکرا ئەوەش کێشەیەکی تازەی دروست کردیان باشە بۆ کورد دەموچاوی محەممەد شیاع سوودانی کارکتەری محەممەد شیاع سوودانی کارکتەرێکی تازەیە پێشتر کارکتەرە سیاسیەکانی دیکە سەرۆکوەزیرەکانی دیکە کە هەبوون هیچ ڕۆڵێکیان نەبوو لە کێشەکانی نێوان هەرێم و بەغدایە و ڕۆڵێکی ئەوتۆیان نەبوو لە کاتێکا کە هەرێم لەگەڵەوەی کە دۆستی کورد بوون بە دۆستی کورد ناو دەبران لە کاتی کێشەکانە پشتیوانی کەوتۆیان بۆ کورد دەرنەبڕی محەممەد شیاع سوودانی کارەکانیمان نەبینیوە چاوەڕێی چی لەم دەکرێت لەگەڵ کووردا دەشێت دۆست بێ دەشێت لە کێشەکانە پشتیوانی کورد بێ ئەمیش بەلای منەوە ڕێی و بۆ چوونی هەروەکو ئەوانی ترە بێ چونکە
ئەوانەی کە لە بەغا حکومەکان سوننە بێ یا شیعە بێ بیر و باوەڕی خۆیان هەیە بیر و باوەڕیانەوەی حکوومەتێکی ناوەندی بەهێزە بێ ئێمە ئەمانوێ فدرالی بێ جیاوازە بیر و باوەڕەکانمان دەیانەوێت دەسەڵاتی هەرێم کەم بێتەوە کوردەیەوێت دەسەڵاتەکان زیاد بێ کێشەی نەوت هەیە لە بینە ئەمیش ئەم توندە لەسەر کێشەی نەوت تونتریشە لە کازمی لەو بارەیەوە لەبەرەوە ئەو کێشانەی کە کورد لەگەڵ سەرک وەزیرەکانی تر هەی بووە قەنەعەتی من لەسەر لەگەڵ ئەمیژەی بێ ئەو کێشانە اینجا ئەو وەختە تاچە حەدێ ئایا ئەتوانێ شتێ بکە ئایا کوردیە گرتووە بێ لەسەر داوای کێشەکانی خۆی داواکانی خۆی ئەوەش مۆزوعێکی ترە بەڵام بەڕاستی فەرقێکی وان نابینم لە بینی بیر و باوەڕی ئەم کە من بیومە و بیستومە لەگەر بیر و باوەڕی ئەو وانەی کە تا ئێستا سەرک وەزیر بوون دەربارەی کێشە هەڵپەسێراوەکانی کورد مەسەلەی نەوت و ١٤ و پێشمەرگە و کێشەی تری باشە دکتۆر جنابەت ئەزمونێکی باشە هەیە و زۆر جار لێکدانەوە و قسەکانی جنابتان وەکو خۆی هاتوونێتە دی دەمەوێت بزانم لێکدانەوە بۆ کەسایەتی و کارکتەرە سیاسیەکان هەمیشە کراوە بە تایبەتی ئەوانی کە پۆستێکی سیادی وەردەگرن لە جیهاندا و لە عێراقیشدا تێبینی و سەرونجی ئێوە لەسەر کەسایەتی محەممەد شیع سوودانی چییە وەکو کارکتەرێکی سیاسی وەکو کارکتێک سیاسی ئەوی من بیستومە طبیعی شخصی زۆر نایناسم چونکە ئەو کاتی کە ئەو وەزیر بوو جەماعەتی عیبادی ئێمە لەوێ نەبووین لە بەغا نەمابووین ئێمە بەڵام بەڕاستی ئەوی بیستومە لەو وزارەتانەی کە ئیشی کردووە وزارەتی مافی مرۆڤ وزارەتی بیئە وزارەتی عمل و شؤونی اجتماعی وزارەتی تری تیجارە و ئەمانە سومعی باشە و شتی خراپی لەسەر نییە بە گەندەڵ نەناسراوە کەوا کێشەی لەسەر بێ و کاری باشیشی کردووە بۆ زۆر کەسی کە پێویست بوون کەسی هەژار کەسی ئەوانی کە محتاج بوون خەدەمات و شتیوای کردبێ هەوڵی داوە ئەمە لەو ناحیەوە وایە بەڵام اینجا مەسلەی ئایا ئەتوانێ وزارەت پێک بێنە و ئایا سەرەکەوێ و ئایا کوتلەکان چ ئەوانەی سەدر کە دژین چ ئەوانەی هەماهنگگی کە لەگەڵین بەڵام داوای شتی زۆر بە شێوەی هەریەکە بە نەوعی داوای لەکە ئایا ئەتوانێ کاری میلیشیاتەکان هەلکە چەکی بەرەڵا پارەی سیاسی خەدەمات تەقدیمکە ئایا ئەم هەموو شتانەی کە کێشن ئایا توانێ حەلیکە ئایا کوتلەکان هەموو هاوکاریە بن بۆ هەلکردنی ئەوەیان مۆزوعێکترە باش دەزانین کە هەمیشە لە دیاریکردنی پۆستی سەرۆکوەزیرانی عێراقدا پاڵپشتیەکی ئێران و هەروەها ئەمریکایشە بۆ ئەو کەسایەتی و کارکتەرە سیاسیە محەممەد شیع سوودانی پێتان وایە کە پاڵپشتی ئێران و ئەمریکای هەبوو بێت ڕەزامەندی ئەوانی لەسرە بۆ وەرگرتنی و پۆستە بڕوا ناکەم دژی بن چونکە هیچ ئەیانەوێ ئەو دەوڵەتانەیان وێشتی لە عێراقا دروست بێ ئەوە نزیکی دەمانگەیان عالم هەموو چاوەڕوانەکە کەشتی لە عێراقا دروست بێ و ئەمەش شخصێکە وەکو وتم کێشەی لەسەر نییە زۆر شخصی خۆی لەبەرەوە بڕوا ناکەم و نەشم بیستووە کە هیچ لایەنێکیان چ ئەمریکا چ وڵاتانی دەرەوە حتا ئێرانیش دژی ئەم بن بەڵامی تر چاوەڕوانەکەم بزان چیەکەم و چینە هەرسیە هەر دەوڵەتە سیاست و مەبەسی خۆیە بێ لە عێراقا بەڵام نەم بیستووە هیچ لایەکیان دژی وەستا بنەوە باش دەزانین لە عێراقا کێشمەکێشمێکی سیاسی زۆر هەیە و چق بەستویەکی سیاسی زۆریشەیە لە هەمان کاتدا لەگەڵ ئەوەی شڵەژانێکی کۆمەڵایەتی ئابووری تا دوایی عێراق لەو پەڕی ئەوەی باسی لەوە دەکرێت لەو پەڕی شڵەژانەکانێتی لە هەموو سێکتەرەکان لە هەموو بارەکانە محەممەد شیع سوودانی لەگەڵ دەست بەکاربوونی گەر سەرکەوتوو بوو ئەو لەوێتی کارەکانی پێویستە چی بێ ینی چی بە گرنگ دەزانرێت بۆ عێراقی بکە ئەوەی کە گرنگە ئێستا ئەو شتانە چارەسەر بکێ کە عێراق بەدەستیەوە گیرۆدە بووە و قەڵەکە بوون پێش هەموو شتێک مەسلەی ئەو بێئاوی و بێکارەبایی و ئەو کێشانەی کە هەیە و وشک بوون و بە سەحرا بوون و ئەوە لە هەموو کێشەیە گەورەتر ئێستا
پاشەوە یەتە سەر مەسلەی خزمەت گوزاریەکان اینجا مەسلەی چەکی بەرەڵا و ملیشیاتی بەرەڵا کە ئایدی حکوومەت نین ئایدی ئێرانن ئایدی لایەنی ترن اینجا مەسلەی ئەوەی کەوا چۆن بتوانن کارێکی وا بکەن کە ئەو خزمەت گوزاوەی کە میلە دەیەوێ خزمەت گوزاری و شت جێبەجێ بکەن ئەمانەن کێشە سەرەکیەکان بەنسبەت عێراقەوە ئەو دەست درێژیانەی تورکیا حەدی بۆ دابنێن لەسەر عێراق و تێکەڵبوونی ئێران و بەعزێ دەوڵەتی کە لە کاروباری عێراق ئەم شتانە شی ئەساسین گەندەڵکاران ئەوانەی گەندەڵ ئەم هەموو کێشەی عێراق ئەگەری ڕاستکردنەوەی هەیە بۆ ڕێڕەوە ئایا ئەم هەموو کێشەیەی ئایا ئەم هەموو کێشەیە کە 20 ساڵە کۆبۆتەوە ئەتوانێ جێبەجێی کە شەخصێک ئەگەر هەموو هاوکاری نەبن ڕەنگە زۆر زەحمەت بێ بەڵامی تر ئەمەیە کێشە زۆر کۆبۆتەوە باش دکتۆر هەر کابینەیە هاتووە حەلی نەکردو کۆبۆتەوە ئەم کۆبوونەوەیە زۆر قورسایی دروست کردو بۆ هەر کەسێک کە بێمە مەسئول کۆبوونەوەی ئەم کێشانە لەسەر یەک و کەڵەکەبوونیان ئەگەری چارەسەربوونی هەیە یعنی شەقامی عێراقی ئەمەلی هەبێت بە گۆڕینی کارکتەرە سیاسیەکان بە گۆڕینی ئەو کەسانی کە پۆستی سەرۆکوەزیران و سێکتەرە گرنگەکان دەگرنە دەست شەقامی عێراقی زۆر بێئومێد بووە تا حەدێک لەوەی کە بتوان چکە زۆر کابینە دروست بووە وعد و عودیان زۆر داوە نەیانتوانی جێبەجێ بکەن لەبەر هۆکاری جیاواز ممکنە ئەمەش هەروە بێ نەتوانن ئومێدێکی تەواویان هەبێ بەڵام ئومێد هەر هەیە بێگومان ئەگەر بتوان ئەمە شتێ بکەن کێشە ئەوەیە کە ئێستا شیعەکان کە حکومەکەن بوونە دوو بەشەوە سەدری لەلایەکە و هێزێکی هەیە و جادەی هەیە و ئەمانەی هەماهەنگیش لەو لایترەوەن طبیعی جگە لەوە کێشە هەیە لەگەڵ کورد کێشە هەیە لەگەڵ سونەکان جا ئەوەیە ئایا تا چه حەدێ ئەم هاوڵاتی داواکە هەوڵەدا ئومێدی هەیە کە شتێ چارەسەر بکرێ بەڵام ئومێد کەم بووە چونکە بێبڕوا بوون کە چەندین کابینە هاتووە و کێشەکان وەکوۆیشتە جێبەجێ نەکراون باش دێمە سەر پرسی سەرۆک کۆمار دکتۆر بەر لەوەی کە سەرۆک کۆمار دەستنیشان بکرێت پرسی سەرۆکوەزیرانی عێراق خەریکە یەکلایی دەبێتەوە و خەریکە چوارچەوەی هەماهەنگی شیعەکان لەسەر کەسێک کە محەممەد شیع سوودانی بە ئەکسەریەت باسی لێوە دەکرێت یەکلا دەبێتەوە دەمەوێت بزانم پارتی وەکێتی بۆچی لەسەر پرسی سەرۆک کۆمار ڕێ ناکەون بۆ ئەم پرسە یەکلایی نابێتەوە منیش ئەو سوالم هەیە نازانم جوابەکەی بەڵام بەڕاستی مێدەوارم بتوان ڕێ بکەون خۆی پۆستی سەرۆک کۆمار دەسەڵاتی نییە پۆستێکی پرۆتۆکۆلیە لە پاش مام جەلالیش ئیتر ئەهەمیەتیشی نەماوە مام جەلال قورسایەکی گەورەی هەبوو کاریزمای هەبوو توانای هەبوو هەموو هێزەکان احترامیان ئەگەر هەر لە زمانی ئۆپۆزیسیۆنەوە دەیتوانی زۆر شت چارەسەر بکە حتا ئەگە دەسەڵاتیش نەبووە پێی یاسا بە شێوەیەکتر حەلیە کرد بەڵام پاش ئەو نەدەسەڵات ماوە ناو شەخصانەی کە کاریشیان کردووە فەرقی هەیە زۆر لەوەی کە مام جەلال بەیەکی تر بێ من زۆر خۆم تەیدی ئەو پۆستە ناکەم بۆ کورد چەند ساڵێکە من ڕێیم وا بووە کە ئەو پۆستە بۆ کورد ئەوە نەگرنگ نییە وەکو ئەڵێن ناوی زل و دەیوێرانە هیچ دەسەڵاتێکی نییە بەڵام بە هەر حاڵ ئەوە ئێستا وای لاتووە بێدەوارم نەبێتە کێشە بتوانن لەسەری ڕێ بکەون بە شێوەیەک ڕێئەکەون پەرلەمان کۆبەوە هەفتەی ئایندا نازانم دڵنیا نیم کە هەفتەی ئایندا پەرلەمان کۆبەوە بە یەک کاندید بچنە ناوی باشترە لەوەی دوو کاندید بن و لایەنەکانی تری غەیری کورد قرار بدەن کێ ئەبێ یا کێ نابێت دکتۆر دەمەوێت لەسەر ئەم بابەتە بۆستم پۆستی سەرۆک کۆمار بۆچی هێندە قورس بوو پێتان وایە فعلەن ناکۆکی یەکێتی و پارتی خۆیان بێت یاخۆت ئیرادەیەکی دەرەکی هەیە لەم نێوەندەیە نا هیچ دەرەکی نییە هیچ شتێکی دەرەکی نیە هەمووی خۆیانن حیزبەکانن ڕێیان هەیە مەسەن پارتیاڵێ من چونکە کورسیم زیاترە حەقی منە ئەو پۆستەی من بێ و چەند ساڵەیەکێتیە ئێستا بە پارتی بێ
بەرامبەر بەوە وەزارەت وشت هەیە ئەیدەین بە یەکێتی ژەڵێ ئەم پۆستە لە زمانی سەرۆک مامجلال و ئێمە بووە بەردەوام ببین لەسەری و ڕئیشیان وایە کە دوکتۆر بەرهەم کارەکانی باش بووە پێویست ناکە گۆڕانکاری تیا بکەن لەبەرەوە کێشە لەو بینەیە ئەم نازانم بینی خۆیان کە کۆبنەوە چۆنی بازەکەن بەڵام هەموو کۆبوونەوەکانیان ئەنجامی نییە تا ئێستا نازانم لەمە دوا لەم چەند ڕۆژە ئەتوانن شتێ بکەنیان نا باشترە بیکەن نەبێتە کێشە وەکو 2010 و کێشەی تری پێوە بێت بەرەوە چکە ئەوە گرنگ نییە گرنگ بۆ ئێمە ئەوەیەکەوا کورد بتوانێت لە بەغا کێشە سەرەکیەکانی چاسەر بکە سەوچلە پێشمەرگەیە نەوتوغازە خەدەماتە موچەیە بوجەیە ئەوانە گرنگن ئەگەر ئەوانە ئێمە بەدوایەوە نەچین با پۆستیشت هەبێ چ ئەهەمیەتێکی هەیە باش دکتۆر دێمە سەر پرسی پێشترش خۆش تشتێکە قسە سەری موشک بارانکردنی هەرێمی کوردستان و ئەنجومەنی ئاسایش لەسەر ئەم بابەتە کۆبەوە هەر لە ئانوساتی کۆبوونەوەی ئەنجومەنی ئاسایشدا کۆنسوڵێتی تورکیا کرایە ئامانج بە بەردەوامی بەرپرسانی عێراق دەڵێن ئەوان هەڵوێستیان دەبێت بەرامبەر بە تورکیا و ڕەدی تورکیا دەدەنەوە بۆ ئەوی هێرشانەی کە دەیکاتە ناو سنوور و سەروەری خاکی عێراق لە توانایدا هەیە ڕوبەڕووی تورکیا بێتەوە لەمڕۆ؟ من لە ماوەی چەند ساڵی ڕابردووە من و زۆر خەڵقی تر زۆر لایەن حتا زۆر حیزب ڕێیمان وا بووە کە عێراق بچێ شکات بکە لە ئەنجومەنی ئاسایش هەر نەیان کردووە هەر هێرشەکانی تورکیا بەردەوام بووە و عێراقیش بێدەنگ بووە هەر بەردەوام بۆ عێراقیش بێدەنگەوە هەمووی کۆبووتەوە بەڵام لەم دوایە ئێستا ئەوە چوونەتە ئەنجومەنی ئاسایش چکا دەکەن داواکەن هێزەکانی تورکیا لە عێراق دەرچێ ئەوانەی کە لێرن ئەڵێن بەبێ یاسایی بەبێ ئیتیفاق لەگە عێراق و لە ئەنجومەنی ئاسایش ئەوە مناقەشە کراوە نازانین بریارەکەیان چیە بێ بەڵام تورکیاش بەرامبەر بەوە ئەڵێ کەوا عێراق ناتوانێت سنووری خۆی پارێزیە و ئەوانی دیعاکەن کەوا مەسەلا هەمووی تێرۆرە ئەمەزی تێرۆرە مەبەستیشیان لە تێرۆر پارتی کرەکارانی کوردستانە ئەویش کووردە بێگومان لەبەرەوە بە قەنەعەتی من باشە کە عێراق چووە شکاتی کردووە لە ئەنجومەنی ئاسایش و ئەبێ ئیلحاق بکە لەوەی هێزەکانی تورکیا نەمێنن لە عێراق بەرامبەر بەوە دەبێ عێراق ئەوە نەش تامین بکە کە نەهێڵێ ینی کورد دوێنێ هەرێم و حکوومەتی فدرالیش نەهێڵێ لە ئەرزی عێراقەوە هێرش بکێت سەر تورکیا بۆی بڕووبیانویان نەمێنێ باش دەمەوێت بزانم ئەنجومەنی ئاسایش چی دەکات بۆ عێراق سەرنجتان چی بوو لەسەر کۆبوونەوە و دانیشتنەکەی دوێنێ فعلەن گەیاندنی دەنگی عێراق و شکاتکردنی عێراق لە ئەنجومەنی ئاسایش ڕێگر دەبێت لە دەست وەردانەکان و هاتنە ناوەوەی تورکیا بۆ ناو خاکی عێراق؟ بێگومان ئەوەی کە دوێنێ کراوە داواکانی عێراق داوای باش بوو حتا عێراق هەڵێ وەزارەتی دەرەوە دەڵێ ئێمە لەو ماوەی چەند ساڵی ڕابردوو 2700 دەست درێژی و هێرشی تورکیامان یعنی تەسجیل کردووە کە دژی عێراق کراوە یعنی بەزاندنی سنوور بەزاندنی ئاسمان هێرش پەلاماردان هەر شتێ بێ و ئەمە زۆر زۆرە ئەم ژمارەیە و خەڵقیشە پرسیێڵێ باشە تۆ 2700 هینگر بۆ ئێستا هاتووی دەبوو کۆن بێ بەڵام بە هەر حاڵ ئەو داوانی عێراق هەتا پلاس خارد کە خۆی نوێنەری و ئێناویش لە قسەکانیە داوای کرد کەەوە ئەو هێرشانە بوەستن بەڵام لە ئەنجومەنی ئاسایش بێگومان رووسیا هەیە تورکیا هەیە ئینگلیس هەیە ئەمان لە لەگەڵ تورکیان دژی تورکیا نین لەبەرەوە نازانم تا چه حەدێ چی بریارە دەن ومێدەوارم بریاری باش بدەن بەڵام دڵنیان نیم لەوە چونکە تورکیا ئێستا لەگەڵ ئەمریکا باشە ئەمریکا تەیدیەکە رووسیا زۆر بەرژەوەندی لەگەڵ تورکیا هەیە ئینگلیس بەرژەوەندی لەگەڵی هەیە ئەمانەش ئەو دەوڵەتانن کە مافی ڤیتۆیان هەیە توان بڵێن ئایان نا لەبەرەوە ئومێدەوارین بریاری باش دەرچێ بەڵام تا ئێستا ڕوون نییە باشە ناوەند دەیەوێت عێراق دەیەوێت لە ئێستادا
هێزی پاراستنی سنوور لە خاڵی سنووری لە سنوورەکانی عێراقدا دابنێت. دەمەوێت سەرنجی جەنابە بزانم لەسەر ئەم بابەتە پێویستی بە هەمانگی هەرێمی کوردستان نییە، عێراق دەتوانێت بەبێ گەڕانەوە بۆ هەرێم ئەم هێزە لە سنوورەکاندا جێگیر بکە. مەترسی چی دەبێت؟ هیچ مەترسیەکی بۆ هەرێم لێکەوێتەوە؟ بەڵێ بە قەنەعەتی من دەبێ هاوکار بن. ئەم کێشەیە کە هەردووچیانەوێ خەریکی بن، هەرێم و حکوومەتی فدرال بەیەکەوە و هەر هەنگاوێکەنێن بەیەکەوە بینێن بە ڕەزامەندی هەردوولا بۆی نەبێتە کێشە لە بینیان، چونکە بەنسبەت کوردەوە زۆر زەرەری لە بوونی جێشی عێراقی کردووە لە کوردستان. پێخۆش نییە کەوا جێش جاریش کە بێتەوە لە کوردستان و لەم لاولا، بەڵام ئەگە بە ئیتیفاق بێ سنوورەکان بگرن وەکو ئەو هێزەکانی پاسەوانی سنوور ئەوانە هەن، ئیتیفاق بکەن لەگەڵ لایەنی عێراقی، چونکە ئەبێ هەردوو لا ئیم بن ئەتوانن ئەو وەختە بە ئیتیفاق هەندێک بریار بدەن و ئەمە کێشەیە بەڕاستی بێ عێراق زیاتر خەریکی بێ، چونکە هەرێمەگە داواش بکە بڵێ تورکیا دەرچی ئەوانە لە دەرەوە دەوڵەتانی دەرەوە نەیگوێ ناگرن، چونکە هەرێم دەوڵەت نییە، هەرێم بەشێکە لە عێراق، بەڵام کە حکوومەتی عێراق داوایەکە ئەمە ئەبێتە شتێک کە دەوڵەتێک داوایەکە، لەبەرەوە گرنگترە. لەبەرەوە لەسەر ئەم مۆزوعە دەبێ قسەی جدی هەبێ لە بینی هەرێم و بەغا ئیتیفاقی لەسەر بکەن و بە ئیتیفاقی هەردوو لا هەنگاو بنێن بۆ بەرەنگاربوونی ئەم کێشەیە. دکتۆر، من زۆر سپاس دەکەم کە لە بەرنامەکەمە ئامادە بوویت. دووبارە زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر محمود عوسمان کە بەڕێزیان چاودێری سیاسی بوون، ڕاستەخۆ لە هەولێرەوە میوانی من بوون. ماندوو نەبن.